نام دکتۆر عوسمان جەمال نەسرەڵڵایە ڕێکخەری دیداری پاڵپشتیکردنی بەرهەمی شیرمەنی خۆماڵی لە کوردستان. بەڕاستی ئاماژ لەم دیدارە ئەوەیە کە وشیارێک بڵاوکەینەوە لە هاوڵاتیانە کە چۆن بەرهەمی خۆماڵی بەکاربێنن لە بەرامبەر بەرهەمی هاوردە. پەناڵەکە بەڕاستی 4-5 جوانەیەتیایە، وانەیەکیان پێیوەستە بە کوالیتی کۆنتترۆل، بەراوردی کوالیتی کۆنتترۆل لە نێوان بەرهەمی هاوردە لەگەڵ بەرهەمی خۆماڵی. دیدارکە سندیکای پزیشکانی ڤتەرنەرێکی ئەخات. وانەیەکی تری یاشیان بریتێ لەو پەتا کوشندە ڤایرۆسێک کە بڵاو بۆتۆ لە مانگای شیرە، چۆن بەرگاربوونە و بینەوە، چۆن ڤاکسینەکان باشتر بن، بۆچی کۆنتترۆل ناکرێت. پەناڵێکی تریشیان بەڕێزێکی سەرپەرشتیاری پرۆژەکە بەڕێزێکی پسپۆری هۆڵەندیە کە سەرپەرشتی پرۆژەکە ئەویش باز لە کێشەباوەکانی مانگای شیرەکە. و پەناڵێکی تریشیان بریتێ لە بنەماکانی بۆ هەفتا پزیشکی ڤتەرنەری بەڕێز بۆ ئاشناکردنیان بە بنەماکانی بەڕێوەبردننی کێڵگەی مانگای شیر. بەڕاستی پزیشکی ڤتەرنەری کە تەخەڕوجەکە لە زانکۆ هەتا ڕادەیەک ڕەنگە ئەو ئاشنایەتی نەبێ، ئەو زانیارە تەواوە نەگرێت لە بەڕێوەبردننی پرۆژە. بەڕێوەبردننی پرۆژە بەڕاستی بابەتێکی زانستی ترە، کارگەڕیە زیاتر، بۆیە وانەیەکیان تەرخان کراوە بۆ بنەما سەرەکیەکانی بەڕێوەبردننی پرۆژەی مانگای شیر. ئەم چوارانەیە هیوادارین بۆ پزیشکانی ڤتەرنەری بەڕێز و ئامادەبووان بێتە هۆی ئەوەی کە زانیاریکی باش وەگرن بۆ کێڵگەی مانگای شیر. ڕووی کوالیتیەوە دەرەخلێرات کوالیتی تەحکومەکە. بۆچی لیترێک شیری هاوردە بۆ نمونە لە وڵاتێکی دراوسێ 1500 بە 2000ەکەوێ، بۆچی لای خۆمان 1500 نارەکەوێ؟ ڕاستی کۆمەڵێک فاکتەر هەیە، فاکتەری نەقڵە، گومرگە، قانزاجی چەند کەسێکە هەر لە سەرەتاوە لە کاگەکەی ئەو وڵاتەکە بۆیەت هەتاکو دەستی 4 و 5 کە ئەیفرۆشێک کاگاتە هاوڵاتی. ئەم هەموو جێگانە کە ئەو بەرهەمە ئەیکات هەمووی نرخە چێتە سەری. بەڵام بەرهەمی خۆمان، بەڵام ئەوە کوالیتەکەی باش نییە بەرهەمی هاوردە. بەڵام بەرهەمی خۆماڵی کوالیتەکەی زۆر باشە، کوالیتی باشیش عادەتەن تێچووی زیاترە لەبەر ئەوەی بە شتەکانی یان ئالیکی ئەو ئاژەڵە، جۆری ئاژەڵەکە، جۆری بەرهەمەکە، ژینگەی بەرهەمەکە، ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر کوالیتی ئەو بەرهەمە. بۆیە بەرهەمی کوالیتی بەرز لە ناوخۆشە بەرهەم بهێنرێت، ڕەنگی هەندێک جار تا ڕادەیەکی کەم گرانتر بێت لە بەرهەمی هاوردە. بەڵام ئەوە زۆر باشترە کە ئەوە هاوڵاتیەوە بەکاربێنێت، چکە تۆ لە ئایندە کۆمەڵێک ماوەدی پارێزەری تایە، لەوانەیە هۆکاربێ بۆ شێرپەنجە، لەوانەیە هۆکاری بۆ نەخۆشی تر، خەزنەکەی باش نەبێت، چکە خۆمان دەزانین بەرهەمی شیرەمەنی لە ماوەیەکی زۆر خەزن نەکرێت بە بەڕادێت لە سنوورەکانە ئەگەری هەیە ئەو بەڕادە تێکچێ کاتێکی زۆرە مێنێتەوە، ئیجراعاتی گومرگی تایە. بۆیە بەرهەمە خۆماڵەکە لە بەرچاوتە ئەو مانگایە شیرەکەی، پرۆسەسەکەی بۆ ماست، بۆ پەنیر، بۆ هەموو بەرهەمە شیرەمەنیەکان بە بەرچاوی خۆمانە ئەبین، ئەزانین کە چیکە. ڕزگار حەمەد خدر، ڕاوێژکاری وزارەتی کشتووەڵ و سەرچاوەکانی ئاو، دەربارەی پرۆژەکانی مانگای شیر یاخود پرۆژەکانی ئاژەڵی ئەتوانم بڵێم پرۆژەکانی مانگای شیر گەشتێکی باشی کردووە و لە چوارچێوەی ئەو هەنگاوانەی کە وەزارەتی کشتوکاڵ ناوێتی بۆ پاڵپشتیکردن لەوە بەرهێنان لە بەخێوکردنی مانگای شیر و لە چوارچێوەی ئەو سیاسەتەی کە فرەچەشنکردنی داهاتی هەرێمی کوردستان بە سودبینین لە داهاتی کەرتی کشتوکاڵ، کەرتی پیشەسازی، کەرتی گەشتیاری. بابەتی کەرتی کشتوکاڵیش کەرتێکی سەرەکیە کە لە توانین لە هەرێمی کوردستانە بە دوو بەشەوە دراسی بکەین، بەشێکیان بریتیە لە بەخێوکردنی ئاژەڵ بەگشتی و بەشێکیان بریتیە لە بەرهەمێنانی ڕۆکی. لە چوارچێوەی بەرهەمێنانی دروستکردنی پرۆژەی ئاژەڵی ئەتوانین بڵێن کە لە ئێستا زیاد لە 90 پرۆژەی ئاژەڵی هەیە کە بۆ بەخێوکردنی مانگای شیر بەخێوەکرێ. بەشێکی باشیان لەو پرۆژانە پرۆژەی گەورە و ناوازن و ئەو پرۆژانن کە ئەتوانین بڵێن توانای دابینکردنی کار بۆ توانای دابینکردنی پێویستەکانەکەن و لە داهاتووشا بە پێو ئامارانەی لای ئێمە هەیە هەرێمی کوردستان چەند پرۆژەیەکی گەورەی زیاتری تیا دروست دەکرێت کە ئەبێتە مای دابینکردنی پێویستی هاوڵاتیان کە ڕۆژانە ساڵانە هەموو تاکێک پێویستی بە 80 تا 90 لیتر شیر هەیە. بە کۆی گشتی ئەگەر ئێمە دیقەت دەین هەرێمی کوردستان بە پێی دوایین ئاماری مانگی 2 ساڵی 2025 هەرێمی کوردستان 6,250,000 کەسە کە هەموو تاکێ پێویستی بە خواردنی شیر هەیە، بە ئەتوانین بڵێن پێویستی بە 510,000 لیتر شیر 510,000 طن شیر هەیە لە ساڵێکە
کە لە ئیستا ئێمە لە 150 ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان دەسەکەوێت لە 150 بە پێی ڕێکارەکانی کواڵیتی کۆنتترۆل و ڕێکارەکانی ڤێتەرنەری و ڕێکارەکانی پشکننی تاقیگایی لە دەرەوەی هەرێم هاوردە ئەکرێ و باجیش خراوەتە سەر بەرهەمەکانی هاوردە بۆ ئەوەی کە بتوانین هاوسەنجی لە نرخ و هاوسەنجی لە کواڵیتی بەرهەمی ناوخۆوە بگرین لە یەکی سێوە تاوەکویەکی 8,000 دینار بۆ هەموو چیلۆیەک باجەخرێتە سەر هاوردەی ماست لە دەرەوەی هەرێم ئەوەی باوی پەیوەندی بە وەزارەتمان هەیە ئێمە ئەم ساڵ تا حدی قەدەغەکردن زۆرێک لە بەرهەمە کشت و کاڵەکانمان قەدەغە کردو بە تایبەتی هاوردەی پەتاتە هاوردەی پەتاتی خواردن و پیشەسازی هاوردەی مادەی قارچێک و هاوردنی ترێ و هەنار هاوردەکردنی بەرهەمە گەڵاییەکان و هاوردەکردنی هەنگوین و هاوردەکردنی هێلکە و مرێشکی بەست و هەموو ئەوانە لە ڕۆژمێری کشت و کاڵی لە وەزارەتی کشت و کاڵ قەدەغە کراوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێدراوە بەدەرلەوە ئەوەیان پەیوەندیدار نیە بە وەزارەتی کشت و کاڵ لەبەرەوەی وەزارەتی کشت و کاڵ پابەندە بە وەکو مؤسسەیەک ئیش لەسەر پاڵپشتیکردنی جوتیاران و بەرهەمی ناوخۆ ئەکات بۆ بازارکردنی بەرهەمی ناوخۆیی بۆیە ئەتوانین بڵێن ئێمە ئەمساڵ زۆرترین بەرهەمی کشت و کاڵی سەوزە و میۆمان لەگەڵ خوار و ناوەڕاستی عێراق بە بازار کردووە کە توانیمانە لە دەرەنجامی دانوستانمان لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی اتحادی ئەو ڕێگریان و کە ئەو بەربەست و ئاستەنگانەی هەیە کەم بکەینەوە بۆ هەناردەکردنی بەرهەمەکانمان و بازارکردنی بەرهەمی جوتیاران لە خوار و ناوەڕاستی عێراق ئەوەی کە لە بازاڕە ئەبینێتەوەی کە هەیە ئەوە بەرهەمی ناوخۆییە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ بە هەموو شێوەیەک دژ بە هاوردەکردنی بەرهەمین لە دەرەوەی هەرێم لە دەرەوەی چوارچێوەی ڕۆژمێری کشت و کاڵی ئێمە لە ڕۆژمێری کشت و کاڵیا بەرهەمین دەرەکی باجمان خستۆتە سەری بە تایبەتی بەرهەمی تەماتە خەیار کولەکە باینجان بامیە لۆبیا پیازی تەڕ پیاز و تا خوارەوە ئەم بابەتانە باجمان لەسەردانا ئەوەی کە لە کەرەنتینەی کشت و کاڵی بە مەرزەکانە دێتە ناوەوە لە ڕێگەی باجەوە دێت ئەوە بەرپرسیارەتیمان هەڵگرتووە بۆ هەموو چیلۆیەک ئەتوانم بڵێم تەماتە ئەمساڵ 650 دینارمان باش خستۆتە سەر بۆ هەموو چیلۆی خەیار 650 دینارمان باش خستۆتە سەر بۆ ساغبوونەوەی بەرهەمی ناوخۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە و پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆکەیت لە دەرەوەی ئەوە ئێمە بە هەموو شێوەیەک لە لای خۆمانەوە بەرپرسیارەتی هاوردەکردنی ئەو بەرهەمانە هەڵناگرین بۆ بەرپرسیارەتی سەرەکی هاوردەکردنی ئەو بەرهەمانە ئەکەوێتە سەر ئەو لایەنانەی کەوە بەرپرسیارن لە چۆنێتی هاتنە ناوەوەی بەڵام ڕاستیە بابەتی هاوردەکردن لە دەرەوە بە خشتەی باج ڕێگە پێدراوە و باجی خراوەتە سەر باجێکی زۆریش خراوەتە سەر بەرهەمەکان بۆی بتوانێت کێبەرچی بەرهەمەکان بکرێت لەگە بەرهەمی ناوخۆی و تەختی ئەو حاجەتە بکە کە پێویست دەکات لە ناوخۆیە بەڵام خۆشبەختانە ئەمساڵ ئێمە زۆربەی بەرهەمەکانمان بەرهەمی ناوخۆیی بووە و پێویستەکانی هاوڵاتیانی دابین کردووە و ڕۆژانە 10,000 تن بەرهەمیشمان ناردوتە خوار و ناوەڕاستی عێراق